ڕوحی هەموارکردنەوەی یاسای هاتووچۆ کە ئەمڕۆ گفتوگۆی تەواوی لەسەر لە پەرلەمانی کوردستان ئەوەیە کە هەوڵمان داوە ئەوانەی کە لە حاڵەتی یەکەم جاریان سەرپێچی ئەکەن بە هیچ جۆرە سجنکردن و بەندکردن نیان گرێتەوە بەڵکو بکەوێتە حاڵەتی دووهەم و سێهەمەوە کە ئەم سەرپێچیە دووبارە دەبێتەوە بەڵام گۆڕیومانە بە زیادکردنی غەراماتی مادی لەسەریان بە پێچەوانەوە ئەوانەی کە لە حاڵەتێکە شۆفێری ئەەکەن سەرخۆشن و مادە بێهۆشکەرەکان و مخدرەکانیان بەکارهێناوە ئێمە هەوڵمان داوە کە هەم لە ڕووی سزا و بەندکردنەوە هەم لە ڕووی غەرامەی مادیەوە زۆر توندمان کردووە لەسەری بۆ ئەوی کە هەوڵ بدرێ ئەو کەسانەی کە مدمنن بەو حاڵەتەوە شۆفێری نەکەن چونکە لە ڕاستیدا معلومی هەموو لایەکە زۆربەی ئەو حادیسە زۆر ناڕەحەتانەی کە ڕووی داوە لە حادیسەکانی هاتووچۆدا و قوربانی زۆر گەورەی لێکەوتوتەوە و حاڵەتی جرگبڕی لێکەوتێتەوە بەپێی داتاکان و بەپێی بەدواداچوونەکان سەرمێنراوە بە زۆری ئەو شۆفێرانە لە حاڵەتی سەرخۆشی و بەکارهێنانی مادە هۆشبەرەکانە بوون.